پەیامنەری NRT لە بەردەم بینای مەکتەبی سیاسی یەکێتی لەگەڵمانە بێت. بابان ئەنوەر چ زانیاریەکی نوێت لەلایە دەربارەی کۆبوونەوەکە جگە لەوەی کە لە هەواڵەکەدا باسمان کرد؟ بەڵێ شەیدیا وەک خۆت ئاماژەت پێکردن ئێستا لە نێو بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستاندا ئەم دیارە لە بانی ئەمڕۆوە هەردوو وەفدی یەکێتی و گۆڕان لە بینای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان کۆبوونەوە کەمێک لەم بەبەر کۆبوونەوەکە کۆتایی هات دیارە وەک لە هەواڵەکە ئاماژەی پێکرا بوو وەفدی یەکێتی نیشتمانی کوردستان پێکهاتبوو لە حاکم قادر حەمەجان و ڕەفعەت عەبدوڵڵا و لەتیف شێخ عومەر و وەفدی گۆڕانیش هەرێک لە محەممەد تۆفیق ڕەحیم و عمەری سەیعەلی و عوسمانی حاجی مەحموود لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی بەیانی ئەمڕۆدا بەشدار بوون. دیارە کۆبوونەوەکە بە پێی زانیاریەکانی ئێمە لەسەر بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و ڕێگریکردن بوو لە سەرۆکی پەرلەمان بوو کە بگەڕێتەوە بۆ هەولێر و ئەو بارودۆخ و ئەو گورژی و ئاڵۆزەی کە لە نێوان لایەنە سیاسیەکان و ئەو خۆپیشاندانەی ئەمڕۆکە لە پارێزگا سلێمانی گرتووەتەوە با ئەم پرسانە تاوتوێ کرا لە نێو کۆبوونەوەکەداوە هەمووان هەردوو لە هەردوو وەفدی چ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستانیش لە هەوڵی بارودۆخ هێورکردنەوەی بارودۆخەکەدان و دەیانەوێت پێکەوە سەرجەم لایەنە سیاسەکان ئەم دۆخەی کە ئێستا هەرێمی پیاتێپەڕێ کۆنتترۆلی بکەن و دۆخەکە هێور بکەنەوە. شەیدا جیاواز لەم کۆبوونەوەی کە من ئێستا باسم کرد لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان کە کەمێک لەمە بەر کۆتایی هات لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر چەند کۆبوونەوەیکی تریش جیاواز لەم کۆبوونەوە بەڕێوە چێت کە کۆبوونەوەی یەکگرتو و کۆمەڵ بەجیا کۆبنەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەروە یەکێتی نیشتمانی کوردستان وەفدێکی تری لە شاری هەولێرەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ هەمان مەبەست بۆ هەمان پرس کۆ دەبێتەوە و سەرجەمیان دەیانەوێ ئەم بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان هێور ببێتەوە و کاری بۆ بکەن بۆی ئەو گرژەی کە ئێستا هەیە ئەو گرژی و ئاڵۆزیانە بەرەو هێوربوونەوە بڕوات. دیارە ئەو وەفدەی کە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی ئەو وەفدەی یەکێتی کە ئەمڕۆ لەگەڵ گۆڕان کۆبووەوە و ئەو هەمانە وەفدە نییە کە لە شاری هەولێر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆ بێتەوە بەڵکو ئەوان وەفدێکی ترن بەڵام هەر سەر بە یەکێتی نیشتمانی کوردستان و وەکو یەکێتی لەگەڵ پارتی کۆبنەوە. شەیدا شتێک کە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم تا ئێستا و بەپێی ئەو کۆبوونەوانە و سەرجەم ئەو کۆبوونەوانە کە هەیە تا ئێستا هیچ کۆبوونەوەیەک نییە کە ئاماژە هیچ کۆبوونەوەیەک نییە لە نێوان گۆڕان و پارتیدا لەگەڵ یەکێتی و گۆڕان ئەمە ئاماژە بۆ بکەیت بۆچی هیچ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەو بارەیەوە ساز نەدرا یاخود هیچ ڕاگەیەندراوێک بڵاو نەکرایەوە؟ بەڵێ دیارە کۆبوونەوەکە نزیکەی دوو کاتژمێری خایان وەک خۆت وتت هیچ ڕاگەیاندراوێکی فەرمی لە نێوان هەردوو لە بڵاو نەکرایەوە و هیچ تەنانەت ڕێگەیان بە میدیاکانیش نەدا کە ڕووماڵی کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان وەفدی بستنەوەی گۆڕان و وەفدێکی نیشتمانی کوردستان بکەن. تەنها میدیاکانی نزیک لە خۆیان و سەر بەخۆیان توانیان ڕووماڵی کەن. ئێمە لێرە بووین بەڵام وتیان تەنها کۆبوونەوەکە بۆ ڕاگەیاندەکان نییە و نەش هیچ وەک خۆت وتت هیچ بەلاغێک هیچ ڕاگەیەنراگی فەرمیان بڵاو نەکردەوە. شەیدا دەمەوێت باسەوە کەم سەرڕای هەموو ئەم کۆبوونەوانە چ لێرە و چ لە سلێمانیش تا ئێستا هیچ کۆبوونەوەیەک لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوردنەوەی گۆڕان ئەنجام نەدراوە. وەفدی هیچ کام لا سەردانی هیچ کامیان نەکردووە تەنها یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی لە کۆبوونەوەدان واتە وەفدەکانیان بەجیاجیا کۆبنەوە بۆ بارودۆخکردنەوەی ئەم بۆ کۆنتترۆلکردن و هێورکردنەوەی ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان بەڵام گۆڕان و پارتی کە زیاتر گرجەکان لە نێوان ئەو دوولان لایەنەدایە زیاتر لە میدیاکانیانەوە کە هێرش دەکەنە سەر یەکتر و شەڕی ڕاگەیاندەکانیان لە نێوان پارتی و گۆڕان قوڵتر بۆتەوە و ڕنگدانەوەی زیاتر لە نێوان ئەو دوو حیزبەدایە بەڵام تا ئێستا سەرڕای کۆبوونەوەی ئەم لایەنانە لە نێوان ئەو دوو لایەنەدا وەکوتم یەکێتی گۆڕان و بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان هیچ کۆبوونەوەیەک نەبووە تا ئێستاش بە پێی زانیاریەکانی ئێمە هیچ هەوڵێک نییە بۆەوەی ئەو دوو لایەنە کۆبنەوە پێ ناچێت ئەمڕۆ کۆبنەوە لە نێوان ئەو دوو حیزبە ئەنجام بدرێت. بەڵێ بابان ئەنوەر پەیامنەری NRT لە بەردەم بینایی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ زانیاریەکانت.